زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 136. باسی بابەتی جگەر خوین. جگەر خوین لە ساڵی 1930 لەدایک بووە و لە 1984 کۆچی دوایی کردیە. ناوێوی شێخ مووس کوڕێ حەسەنی کوڕێ محەممەد لە ساڵی 1930 لە گوندی حەسار کە دەکەوێتە ڕۆژئاوای باژێڕی حەسەنکێف لە کوردستانی باکوور لەدایک بووە. جگەر خوین ببوورن خۆی دبێژیت واتە بەخۆی باسی لەدایکبوونی خۆی دەکا. ساڵە 1930 ئەز هاتم دنیایێ بناوێ سوڵتان شێخ مووس ئەز چێبوومە ژدایێ هەتا بووم 13 ساڵی لە گوندێ مەی هەسارێ ژینا خۆ من بۆراند پاشی ژوێ مەدا ڕێ. کە بەخۆی جگەر خوین باسی خۆی دەکا ناوی خۆی دەنووسی کە ناوی شێخ مووسە بە دوو و لێرە نووسیتی لەبەر چ لێرە بە یەک و دەنووسرێ. ئایا ئەو مافەمان هەیە ئەوها ناوی شاعیران و هونەرمەندان بگۆڕین؟ ئایا ئاساییە شتەکە یان باشترە وەکو خۆی کووە هەمومان هەر هیچ نەبیناوەکان بە یەک ستاندەرد بنووسین؟ ئەگەر لێرە ئەو نووسینە ڕاستبی دەنا لێرە هەڵەیە و بە پێچەوانە، بەڵام زیاتر چونکە بەخۆی لێرە ئەوهای نووسیە شێخ مووس کەواتە ئەمەش دەبی ئەوها بنووسین. لە گوندێ هەسارێ ئەو کە دەرێ ناوی هەسارە لەبەر چ ئەمە دەیکەینە حەسار کە ئەو لێرە دەنووسی هەسار کەواتە ئەمەش دەنووسین هەسار. ناو شێواندنی گوندەکان و شارەکان و چیایەکان و هەر کەسە بە ناوەکی بنووسی ئەوەش بەڕای من شتێکی خراپە. کە بووە 13 ساڵ هەتا بووە 13 ساڵ لەو گوندەی ماوە، پاشان لێرە نووسیتی ئەس چێبوومە ژدایە واتە لە دایک بوویمە، دایە واتە دایک، چێبوویمە لە دایک بوویمە. کەواتە هەتا بوویتە 13 ساڵ هەر لەو گوندەی مایتەوە ژینا خۆ لەوێ بەڕێ کرد بۆراند پاشی هەنجی کەتینە ڕێ واتە پاشی هەنجی لەوێ نەماین چووینە جێیەکی دیکە. پاشان شتەشکەش لێرە خوین جگەر خوین بە زاراوەی کرمانجی ژوور و خوێن نییە خوینە لەبەر چ ئەمە لێرە بنووسین خوێن لەبەر چ ناوەکەی بگۆڕین. جگەر خوین هەر هیچ نەبی بە هەمان زاراوە ناوەکەی دەبی بنووسین، نابی بە زاراوەی کرمانجی خوار و ناوەکەی بنووسین. جگەر خوین هێشتا بچووک بوو بابی دەمرێ وەکو قانعیش وەکو زۆربەی زۆری پیاوە بە ناوبانگەکان هەموویان لە یەک شت کۆیان دەکاتەوە کە بە گچکەی بابیان دەمری یان پێشی ببن بابیان دەمری. چ دەکا جگەر خوین لەگەڵ دایک و خوشک و برایەن خۆ بەرەو شاری ئاموودە دەچن. شاری ئاموودە شارەکە دەکەویتە نێزیک ئەو شارەی، بەڵام لە لای ڕۆژئاوای کوردستانە، بەخۆی هەمووی هەر کوردستانە، بەڵام ئیدی سنووریان لۆداناینە کردیتیانە 4-5 بەش ناچارین ئەوها بڕێین هەتا بزانین ئاموودە دەکەویتە چێندەرێ. لێرە گەر تەماشای
نەخشەکەش بکەین ئامودە دەکەویتە چێندەر ئەگەر لێرە ئەوەتە لێرەیە ئامودە ئەو شارە دەکەویتە ئێرە وەکو دەبینی نێزیکە لە سنووری ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستان لە یەک نێزیکە ئامودە لەسەر سنووریە ئەوجا دەچنە ئامودەی لەوێ لە ئامودەی دایکیشی دەمرێ لە ساڵی 1970 دەچێتە بەر خوێندن واتە تەمەنی گەورەیە کە دەچیتە بەر خوێندن وەکو ئێستانیە لە 6 ساڵی و 7 ساڵی بچیتە بەر خوێندن بەڵکو ڕەنگە تەمەنی 14 ساڵی ئەوچی دەچیتە بەر خوێندن و لە ساڵی 1932 تەواوی دەکا ساڵی 1932 تەواوی دەکا ماوەیەک مەلایەتی کردووە پێشتر خوێندن زیاتر لە مزگەوتەکان بووە دگەل کۆمەڵەکە جوتیارێن کورد دچیتە پارچادن یا جزیرێ لە سووریا و دوو گوندان ئاوا دەکەن لەگەڵ هەندێک جوتیاری دیکە دەچنە بەشێک لە بەشەکانی جزیرێ ئەو جەنازام لێرە مەبەستی جزیرێ بۆتانە کە ئەویش شارەکە لە شارەکانی کوردستان ئەویش دەکەویتە سەر سنوور لە مابەینی باکوور و ڕۆژئاوا کە سنووریان لۆ دانایە ئەوجە لەوێن دەرێت دوو گوندان ئاوا دەکەن گوند ئاواکردن واتە دەچن خانی دروست دەکەن کشت و کاڵی دەکەن خەڵک نیشتە جێ دەبی لە گوندەکان جگەرخوین پشکداری لە شۆڕشی شێخ سەعیدی پیران کردیە پشکداری واتە بەشدار بووە لە شۆڕشی ئەو پیاوە گەورەیە شێخ سەعیدی پیران ئەویش سەرکردە و شۆڕش جێڕەکی کورد بووە لە باکووری کوردستان کە پاشان بەدەستی تورکەکان لە سێدارە درایە وەک زۆربەی زۆری ئەگەر نەڵێم هەموو سەرکردە و شۆڕش جێرە کوردەکان تێکشکاندنی شۆڕشەکە بە ئاوا و شێوەیەکی دڕندانە واتە لە سێدارەدانی زۆربەی زۆری ئەو کەسانەی بەشداریان کردیە کارێکی مەزنی کردە سەر هەستی نەتەوایەتی شێخموس بێگومان شێخموس ئەو شتانە هەمووی بە چاوی خۆی دەبینی برینێکی گەورەی لە دڵی پەیدا کرد بێگومان هەستی بەو نادادیە کردیە کە میلەتی کورد تووشی بووە و هەتا ئێستاش هەر پێوەی دەناڵێ ئەوجە پاشان چ بووە لەو ڕۆژیوە ناسناوێ خۆ ناسنامە چیلۆ خۆی دروست دەکا چونکە دڵی زۆر بریندارە ناوی لە خۆی دەنێ جگەرخوین پاش ئەو کارە ساتە هەموو شێعری خۆی بۆ کوردستان تەرخان کرد لە کام ساڵ شێخ لە سێدارە درا لێرە تۆزەک ڕوونیکەمەوە گوتمان جگەرخوین لە ساڵی 1930 لەدایک دەبی و لە 84 کۆچی دوایی دەکا لە وڵاتی سوید لە ستۆکۆڵم تەمەنی دەبیتە 81 ساڵ و لە باکووری کوردستان لەدایک بووە بەڵام دوایە دەچیتە ڕۆژئاوا
شێخ سەعیدی پیران شۆڕژجێڕ و سەرکردا. شێخ سەعیدی پیران زاراوە کوردیەکەی کوردی زازا، چونکە زاراوەکان وەکو بە خۆمان دەزانین گەلک زۆرە زاراوەی کوردی کرمانجی خوارو و کرمانجی ژوورو، بەڵام شێخ سەعیدی پیران زاراوەی کوردی زازایە. لە سێدارە دەدرێت لە لای تورکەکان. شێخ سەعیدی پیران لە ساڵی 1865 لەدایک دەبی، کەنجی لە سێدارە دەدرێ 1925. ئەوە شێخ سەعیدی پیران. خامەی خۆی، ئێستا باسی جگەرخوێنە، خامە لێرەواتە پێنووس و قەڵەم، کردبووە خەنجەر بۆ سینگێ دوژمن و زەنگ بۆ هوشیارکردنەوەی میلەت. بێگومان هەمیشە شاعیران هەمویان نا، بەڵام زۆریان ئەوانەی شۆڕش جێڕن و هۆنراوەکانیان بۆ میلەت دەنووسن، هەمیشە دەیانەوێ میلەتی خۆیان هوشیارکەنەوە، پێیان بڵێن کە چ ڕوویدایە و چ قەومایە و لە مێژووەکەیان کووە. ئەو جێکێک لە هۆنراوەکانی چی نووسیە جگەرخوین، بەسە میلەت لتە شەرمە، واتە شەرمێ بکە، هەتا کەنگی دخەودابی، هەتا کەنجی هەردەنووی، دبن دەستێن نەیاراندا لە بندەستی دوژمنان نەیار، هەژار و دیل و کۆلابی. لێرە کۆلا واتە کۆیلا، واتە عەبد، واتە ئەو کەسەی کە ئازاد نییە. پاش شۆڕشی چاردەی تەمموز 1958، لە چاردەی تەمموز 1958 شۆڕشی تەمموز ئەوە لە بەشی کوردستان، لە بەشی باشووری کوردستان کە ئێستاش بەشەکە لە عێراق ئەو شۆڕشە بەرپا بوو. عەبدولکەریم قاسم شۆڕشەکەی کرد لە چاردەی تەمموزی. ئەو شۆڕشە زۆر کەس هیوایان بۆ شۆڕشەی بوو کە هەندێک مافیان هەبی، گەلەکان سربەخۆیان هەبی، ئازادیان هەبی، لەبەر هەندێ جگەرخوینیش یەکێک دیارە لەوانە بووە کە هیوایەکی زۆری بۆ شۆڕشەی هەبووە، دێتە عێراق، ماوەیەک لە ئێزگەی کوردی، واتە لە ڕادیۆی کوردی ئیش دەکا، ماوەیەکیش لە زانکۆی بەغدا لە کۆلیژی ئاداب لە بەشی کوردی دەبیتە وانەبێژ. زۆربەی هەڵبەستێنووی هۆنراوەکانی دەربارەی خەباتی نەتەوایەتی و خەباتی جووتیاریە، جووتیارانی کووردە. هەر لەم ڕێگەیە گەلک گرتن و بەندی و ئازار و ئەشکەنجەی دیوە، وەکو هەموو ئەوانەی دی کە خەبات دەکەن، ئەویش دەیگرن و بەندی دەکەن و دەیخەنە بەندی خانە و زیندان و ئازاری دەدەن و ئەشکەنجەی دەدەن. پاشان لە 22 مانجیدا لە ساڵی 1984 لە ستۆکۆڵم لە پایتەختی سوید دڵی مەزنیژ لێدانێ دەوەستێ، دڵی چیتکە لێنادا و کۆچی دوایی دەکا، لە چێ دەینێژن، لە قامشل و باژێڕی قامشل و لە کوردستانی سووریا دەهێتە ڤەشاردن، لەوێ دەینێژن لە ڕۆژئاوای کوردستان. ئەوە دەربارەی جگەرخوین. بەرهەمەکانی چنە هەڵبەست هۆنراوە. لێرە ئەمن تۆزێک شکم هەیە لە نووسینی ئەو بەرهەمانە، چونکە ڕەنگە بەرهەمەکان هەندێکیان بە تەواوی بە چاچینە نووسرابن، لە کاتی نووسین ئەگەر بچین بگەڕین ڕەنگە نەیان بینینەوە، ڕەنگە هەندێک لە بەرهەمەکان بە پیتی دیکە نووسرابن، وەکو پیتی لاتینی، و لە کاتی وەرجێڕانیان تێک چووبن، چونکە وەکو دەبینین لەو کتێبەی هەتا لە کوردی لۆ کوردی بە هەڵە دەنووسن، ئەو جا ئەگەر لە پیتەشکە لۆ پیتەشکە کو دەنووسن
بەداخەوە کە ئەمن هەموو جارێ دەبی ئەو هەڵەیەی دیسان بڵێمەوە هەتا هەڵەکان ڕۆژێک نەمینێن، بەڵام هەتا ئێستا هەنا کەواتە لێرە نووسرایە بریسک و پێتی نازانم بریسک ڕەنگەواتە بروسکبی بەڵام پێتی مانای چییە نازانم. سەورە ئازادی سەورە لێرە ئەگەر بەواتای شۆڕش بی کیمە ئەز ئەوە هەر هەڵەیە ئەوەی ئەم بزانم نووسیتی کینە ئەم چینە ئێمە نەک کیمە ئەز ئەوەی ئەمن بزانم کەواتە دەبی شکمان هەبی لەو جۆرە نووسینانەی لەو کتێبەی هەنا پێویستە جێیەکیش هەبی جێی متمانەیوی بە تەواوی ناوەکان ناوی دیوانەکان ناوی شاعیرەکان ناوی سەرکردەکان بە تەواوی هەبی هەمومان یەک ناوی بەکاربیێنی نەک هەر کەسە بە کەیفی خۆی. ڕۆناک زەند ئاڤێستا شەفەق هێوی واتە مانگ چیرۆکیشی نووسیا جیم و گوڵپەری ڕەشۆیە داری سالار و میدیا زمان و ڕێزمان گۆتنێن پێشینان واتە پەندی پێشینان ئاوا و دەستورە زمانێک کوردی فەرهەنگە کوردی بەرگێ یەک و دوو. بەرهەمی دیکەشی نووسیە پاش مردنی چاپ کراینە ئاشتی تاریخە کوردستانێ تاریخە کوردستان بەرگێ یەک و دوو فۆلکلۆری کوردی ژینگە نیگەریە من ببورن ژینە نیگەریە من نویسارێک لەسەر دیباجە ئەحمەدی خانی. کەواتە ئەوە بەرهەمەکانن هەرچەندە ئەمن گومانم هەیە هەمویان بەڕاست و دروستی نووسرابن ئەگەر بچم بمەوێ لێکۆڵینەوەیان لەسەر بکەم ڕەنگە بنووسم هیچ لەوانە نێنە سەر ئینتەرنێت و نەشتوانم بیان بینمەوە کەواتە باشتر وایە کوردانیش جێیەکی تایبەتیان هەبی مەڵبەندی نووسینی ناوەکان بی بە شێوەیەکی پێوەری کە هەمومان بچین لەوێ ناوەکان بە تەواوی بینین نەک یەک لە فەیسبوک و یەک لەو لە ڕۆژنامەک و هیچیان بە هیچیان نەچن پەرت و پەروازە هەروەکو زۆر بەشتیدی کوردی. ئەوەش دەگەڕێتەوە سەرەتوو خوێندکاری ژیر کە ئەتووی لە دوا ڕۆژ دەبی و پێویستە ئەو ئەرکەی بگریە سەرشان لەگەڵ هاو پۆلانت چونکە هەتا ئێستا نەکرایە. ئێستا دێینە سەر ئەو شعرەی لێرە نووسیتیان بە ناونیشانی شام شەکرە بەڵام وڵات شیرنترە چونکە ئەو لە شام ژیایە واتە لە ڕۆژئاوای کوردستان هەرچەندە شامی پێشەکرە بەڵام وڵاتی خۆی مەبەستی لێرە ڕەنگە هەموو کوردستان بی پێی شیرنترە ڕەنگە ئەو شعرەی نووسیبی لە کاتی لە دەرەوەی وڵات بی ئەمن ئەوەی ڕاستی بی نازانم بەڵام بابزانین چی نووسیە نووسیتی وڵاتێ من توی بووکە جیهانێ ئێستا وڵاتی خۆی وەکو بووکەچی جیهانی دەستنیشان دەکا لێرە واتە وڵاتی کردی تا ئادەمی زات مرۆڤ وەکو بووکەکە کەواتەش لێرە لێکچوون لە مابەینی وڵات و بووک ئەو جەبزانین بووکەکە کووە هەموو باغ و بەهەشت و مێرگ و کانیە باسی ژینگەی وڵاتەکەی دەکا کە باغە و بەهەشتە مێرگە بوستانە و کانیە شەپاڵ و شەنگ و شۆخ و ناز و گەوری هەمویان ئەوانە سیفەتن لۆ جوانی گەور لێرە ڕەنگە گەورە گەلک شیرین و ڕند و پڕجوانی
دیسان شیرین و ڕند هەمویان دیسان سیفەتی پێدا هەڵگۆتنی پۆزیتیڤ و باشن. سەرێ تاجە سەلاحەددینێ کوردی، سەلاحەدینی کوردیش بێگومان ئەویش سەرکردە و شۆڕشجێڕ و سوڵتانی دەوڵەتی ئەیوبیە کە دروستی کرد و حکمی کرد، واتە سەلاحەدین سوڵتانەکی کوردیە، تاجی لەسرە ئەو جە وڵاتی ما تاجی سەری سەلاحەدینە. ئەنی ڕۆژە دبرجە ئاسمانی. لێرە ئەمن گەڕام بزانم ئەنی مانای چییە؟ نەمدیتەوە، بەڵام وابزانم واتە وەکو ڕۆژی لە بورجی ئاسمان. ئەگەر تەمەشای ئاسمانێکن برج بی، واتە ئەو جە لێرە نازانم مەبەستی سەلاحەدینە وەکو ڕۆژە یان مەبەستی وڵاتە. وەکو ڕۆژە لە ئاسمانەیە. دوو بورهێن تا کڤانێ ڕۆستەمی زاڵ. بوڕ لێرە واتە برۆ، برۆ ئەو برۆی لەکە لەسەر چاوە، چونکە بووکە دوو برۆی هەیە. برۆیەکان وەکو کەوانینە، کەوانی شتەچی ئاوا، کەوانی دەستی چێ؟ دەستی ڕۆستەمی زاڵ. ڕۆستەمی زاڵش کڤان واتە کەوان. ڕۆستەمی زاڵش یەکەچی چیرۆکە، پاڵەوانی چیرۆکەک لە چیرۆکەکانە گوایە زۆر ئازا بووە، تیر و کەوانی هاویشتیە. دوو زولفێن تا ژە تیرێن قەهرەمانی. لێرە لە یەکچوونی برۆ وەکو کەوانە، زولفیش لێرە واتە کەزی و واتە پرچ قژ، وەکو تیرە. تیریش بێگومان ئەگەر کەوانت هەبوو دەبی تیریش بەو کەوانەی باوەی. تیری دەستی یەکەچی کە قارەمان و دەتوانی تیر هاوێژە. ڕوویە تا ئاگرێ زەردەشت و مەزدەک. ڕووی ئەو بووکەی، ڕووی ئەو وڵاتەی وەکو ئاگری زەردەشتە. زەردەشتیش کە پێغەمبەرێک بووە و کتێبەکیشی هەیە ناوی ئاڤێستایە. ژتا هێزتر شەرابە کامرانی. ژتا واتە هیتۆ. لێرە هێزتر ئەوەی ڕاستی بی ئەمن وا بزانم بە مانای فرمێسک و گریان. فرمێسک و گریانی ئەو بووکە هەروەکو شەرابی کامرانیە. هەروەکو فرمێسکەکان وەکو شەرابی کامرانینە کە بخۆیەوە دڵخۆش دەبی. دوو چاوێن تا وەکی دەریای هورمز. دەریا هەمومان دەزانین دەریای هورمز. چاوەکانیش دەشوبهێنی ئەوەندە قوڵن، ئەوەندە هێمنن، ئەوەندە جوانن. چاوی وڵات وەکو دەریای هورمز. کەپوو لوت ئەڵماسە کارێ موشوانی. لوتی وەکو ئەڵماسە. ئەڵماسیش کە دروست دەکرێ ئەوەندە بە جوانی دروست دەکەن. چێ دروستی کردیە کاتی خۆی؟ خەڵکی ئەو دوو پارێزگایەکە دەکەونە باکووری کوردستان، پارێزگای موش و پارێزگای وان. هەروەها دەریاچە چیش هەیە، ناوی دەریاچەی وانە لە باکووری کوردستان. دیارە خەڵکی ئەو دوو شارە کاری ئەڵماسیان کردیە و ئەڵماسیان چاک کردیە، چونکە ئەڵماس کە دەیبینیەوە پێویستی زۆر بە چاککردنە هەتا ببیتە خشڵ. دوو لێوێن تا لێوەکانیشت وەکو کتێبی حاجی قادریە. واتە کە قسان دەکەی تەنیا شتی قسەی وەوشەی وەڕستەی وەکو ڕستەی حاجی قادری کۆی شاعری گەورە وەکو ئەو وایە. زمانیشت کە قسان دەکەی واتە زمانەکەت زمانێ تا ژبەندە شێخێ
خانی ئەحمەدی خانی ئەویش بەندی گۆتیە بەند واتە بەستە هۆنراوە وەکو گۆرانەی دەتوانی بیڵێەوە سەر و پا زەند و بازن تەف حەنینە واتە لێرە زەند و بازن دەست و پێیەکانت ئەگەر حەنینە لێرەواتە بە خەنەنە سوور بووینە هەموو سۆرن ژڕەنگێ ئەرخەوانیش واتە ڕەنجی سۆر کە عەرەبەکان پاشان ئەو شەیان لە کوردی وەرگرتیا کردیتیانە ئەرجوان شتە چیوە بەڵام بەخۆی بە ئەسڵ کوردیە ئەرخەوان ڕەنگە چی سۆرە چی زۆر سۆر جگەرخوینە کوڕێتە باسی وڵاتی خۆی دەکا دەڵێ ئەمن کوڕی تۆمە هەر دەناڵێ هەر ناڵە ناڵمە لەبەر چ ژبەر ژانە لەبەر ئێشی نەزانی و خەزانی نەزانین هەیە لە ناو وڵاتیمە وە خەزانیش هەیە خەزان واتە لێرە ڕەنگە مردن بی هەر کوژرانە هەر مردنە هەر خەزانە خەزان لە کاتی پاییزان کە گەڵا و پەلک هەڵدەوەڕێن کاتە لێرە بەو جۆرەی ئەو شیعرەی نووسیە دەربارەی وڵاتی خۆی تۆزێک باسی سڵاحەدینی ئەیوبی لە ساڵی 1137 لەدایک بووە لە شاری تکریتی ئێستا کە لە دەکەویتە عێراق ئەگەر واش بی بێگومان هەرواشە وەکو ئەوەی وایە کوردەکان هەموو لەو ناوچەیە نیشتە جێبوو بن لە ساڵی 1000 کە ئێستاش ساڵی 2000 واتە 1000 ساڵ پێشی ئێستا لە تکریتیش هەر کورد هەبووینە ئەوجە لە ساڵی 1193 کۆچی دوایی دەکا تەنیا لە تەمەنی 56 ساڵی سوڵتانی دەوڵەتی ئەیوبیش دروست کرا لە میسر و هەموو لای سووریا و لە باکووری ئەفریقیا کاتە کوردەکان ئەو سوڵتانە دەوڵەتیان هەبووە بە پێچەوانەی هەموو ئەو کەسانەی کە هەتا ئێستاش هەر کورد هیچ نییە و دەوڵەتی نییە و مێژووی نییە پێویستمان بە خوێندنەوەی مێژوو بزانین هەر هیچ نەبی چ ڕوویدایە و چ قەومایە هەرچەندە ناوی دەوڵەتی سڵاحەدینی ئەیوبی ناوی کوردی نەبووە بەڵام هیچ پێویست ناکە زۆربەی وڵاتان بە ناوی زمانەکەیان وڵاتیان نییە وڵاتەکە ناوی دەوڵەتی ئەیوبیە بەڵام هەموو سەرکردەکان هەموو سوڵتانەکان زۆریان کورد بووینە کاتە ئەوە تەنیا دەگەڕێتەوە لۆ زانین و لێهاتووی کوردان نەک پێچەوانە ئەوجە ئێستا تەواو بووین لەو باسی جگەر خوێن و باسی هەڵبەستەکانی و هیوادارم خوێندکاری ژیر تۆزێک حەزت بچیتە خوێندنی هۆنراوەی جگەر خوێن بزانی چی نووسیە کو باسی مێژووی دەکا کو باسی کوردان دەکا و هۆنراوەکانی کوونە هەرچەندە ڕەنگە تۆزێک ئاسان نەبی چونکە هەمومان شارەزاییەکی باشمان نییە ئەم نیشەکەک لەوانم لە زاراوەی کرمانجی ژوور و بەڵام ئێستا لێرە هەلەکمان لۆ ڕەخسایە تۆزێک زیاتر شارازای ئەو زاراوەیە بین لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی